زیاتر لە 700 کەسمان بانکێشت کردووە ئەمڕۆم ئێوارەخواانە لە خزمەتیان دابین بیرمان لەوە کردەوە کە لە ڕۆژە کۆتاییەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز بانکێشتێک بکەین بۆ ئەو سەربازەونانەی کە ئەرکی خاوێنکردنەوەی شاری هەولێریان لە ئەستویە لە کرێکارە بیانیەکان و ناوخۆیەکانی سەر بە شارەوانیەکان. ئەمە 3 ساڵ پێشتر ئێرە هاتمە کوردستان ئێستا وەرداوەت کردی ئێرەمە هاتمەوە ئەمە کوردستان خۆشم دێ هەموو عالم ئەمە خۆش دێ یارمەتیدا ئەمە ئیش دەقەم ئێرە ئەوە هەموو عالم لەگە ئەمە زۆر باشە وەڵای ڕاستی زۆر باشە ئێستا وەرداوەتی کرد ئەمە هەموو شارەوانی هاتم ئێرە ئیفتار دەکەم. سلام علیکم هەمووی کوردستانی بارێزیکان ئەمن بانگلادێشی ئەوایرە کوردستانی هاتی هەموو کوردستان خاوەندەکان ئێرە هاتی ئەوڕۆ بەس داواتی کردیە نان دەخۆی کوردستان زۆر جوان دەکە جۆن کە زۆر خاوەن دەکە ئینشاءالله. بەڕێزان لە خزمەتبوونی کەسوکاری سەربەرزی شەهیدان خانەوادەی شەهید ئەشەد غەفار کۆمەڵێک چالاکی کە هەیە کە ساڵانە ڕێکخراوەکانی کە و گروپەکان و دەستەکانی کە ئیکەن بەمبەستی بەبیرهێنانەوە و مەبەستی سەرکی ئەمانەی ئەم جیلە ئەم نەوانە لە بیر نەچنەوە لە بەرچاوی خەڵک بناسرێن و دام و دەستگاولایانە پەیوەندیدارەکان لە هەر جێیەکە ئەمانە بناسن بزانن کە ئەمە نەوەی شەهیدە پێویستە وەکو پێویست هەمومان دەست بەسنەوە بگرین بۆیان. بنەماڵە و کەسوکارێک کە ئازیزترین کەسی لە پێناوی نیشتیمان و ژیانی خەڵک و چاکەی گشتیا بەخشی بێ بە هەمان ئەندازە پێویستە سەرجەم دەستگا و دامەزراوەکان ئەم بەخشینە گەورەیە بنرخێنن بۆ ئەو بۆشایە گەورەیە کە ئەم کەسە گرنگە لە ژیانی ئەم کەسوکار و ئەم بنەماڵەیە دروستیەکە هەموو لا پێکەوە ئەم بۆشایە پڕکرێتەوە و ئەم مناڵی ئازیزی شەهیدان تا هەست بە گەورەیی قوربانی بوونی باوکی بکات. على جاي كده ابي ها حسين على هذا بزرگ جلوبرگویه یه ظلامه جور جلوبرگویت هی یه ارزان یه مناسبه یه لوا یه ترکیه بله پاپشویی که گشتی سعیتوانه همیات مناسبن و براستی افسالاجی بازار گرموگوری و بازاری پیچک چترشی هر سال پیچک گرموگوری و کفتی بازاری الحمدلله هر سال چتره باشتره. از افریقا بازار دو که اتم بیره سر دانا بازار شلات زیب کم واسی بازار شلات زیب بازار که وکیلیه خلکی که وکیلیه بازار جواز دلیل دی تشتی تدا جلکی باشه تدا وقتی یعنی مینا بازار مغازنه یعنی هر تشتی تدا بیتم بازار شلات زیب داره دید دست خوبه خی و یعنی تشتی برفره. هم يروح قاعد كله ساعة.